ئازیزان سڵاوێکی گەرمتان پێشکەش. 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە ئێوە و لە هەموو مرۆڤێکی ئازادی خواز و یەکسانی خواز پیرۆز بێت. ئەمساڵ لە بارودۆخێکدا ڕێوڕەسمەکانی ڕۆژی جیهانی ژن بەڕێوە دەبین کە لە ئێران شۆڕشی ژن ژیان ئازادی لە ئارادایە. شۆڕشێک کە چەخماقەکەی لە کوردستانی خۆڕاگرەوە لێدرا و بە خەیرایی هەموو ئێرانی داگرت و بانگەوازەکەی سنوورەکانیشی تێپەڕ کرد. لەم ڕۆژەدا نزیک بە 6 مانگ بەسەر شۆڕشی ژینادا تێدەپەڕێت. شۆڕشێک بە کاریگەریەکی قۆڵی سیاسی کۆمەڵایەتی و خەباتکارانە لە نێوخۆی ئێران و لە ئاستی دنیادا. پەیامی ئەم شۆڕشە نەتەنیا بە کۆمەڵگای ئێران بە هەموو جەهان گەشتووە و سەرنجی ڕایگشتی مرۆڤایەتی یەکسانی خوازی ڕاکێشاوە و کۆماری ئیسلامی وەک ڕژیمێکی دژیژن داوەتە بەر زەبری نفرەت و بێزاری لە هەموو جیهان. ئەم شۆڕشە ژینی ئەو وڵاتەی گەیاندوەتە بانترین ئاستی سیاسەت و کۆمەڵ. ئەم شۆڕشە نیشانیدا کە ژن نەتەنیا زەعیفە و ڕەگەزی دووهەم نییە، بەڵکو بە توانە بوێر و فداکارە. زیاترین شایستگی هەیە بۆ بەڕێوەبردننی دنیای دوور لە شەڕ، کوشتار و پڕ لە ئاشتی و مرۆڤدۆستی و خۆشەویستی. ئەم شۆڕشە تەنانەت سیاسەتدارێژەران و سیاسەتمەدارانی دەستەڕاستی کۆمەڵگای لە ئاستی دنیادا ناچار کرد کە یان پشتیوانێکی زارەکی و دەغەڵکارانەی لێ بکەن و یان بەرابەری بێدەنگ بن. هێزی بزوێنەر و پاڵنەری شۆڕشی ئیستا ژنان و لاوانێکی پرشۆڕ و بوێرن کە بە هیچ شتێک بێجگە لە ڕووخانی فاشیزمی مەزهەبی زاڵ بەسەر ئێراندا ڕازی نابن. لە شۆڕشی ژینادا گەلێک جەستەی فداکارانە پەڕپەڕ بوون، بەڵام بە چۆکدا نەهاتن. هەر بۆیە ئەم شۆڕشە کاریگەری قوڵی لەسەر هەموو بێبەشان و چەساوە و ستەملێکراوی کۆمەلگای ئێراندانا. هەر بۆیە نفرەتی قوڵی کۆماری ئیسلامی لە کچانی شۆڕشگێر وای کرد کە بکەوێتە تۆڵەکردنەوە و تەمبێکردنیان. دوایین هەواڵەکان پێمان ئەڵێن کە لە کەمتر شاری ئێران هەیە کە تێدا مەدرسەی کچانەکان نەکەوتنێتە بەر هێرشی ترۆریزمی جنایەتکارانەی ژاراویکردنیان. هەر ئێستا بە هەزاران مناڵ و کچی نەوجەوان لە نەخۆشخانەکانن و یان لە ماڵەکانیاندا بەستەرین. گومان لەوەدا نییە کە ڕێکخستنی جنایەتێکی لەم چەشنە تەنیا لە توانای سپا و بەسیج و دام و دەستگا ئەمنیەکانی ڕژیمدایە. ئەمە یەکاردانەوەی ڕژیم بەرامبەر بە شۆڕشی ڕزگاری بەخشی ژینە. ئەم شۆڕشە توێژەکانی بۆرژوازی ئێرانیشی چ لە حکوومەتی پێشوو، چ لە دەسەڵاتی ئیستا و چ لە پەراوێزی ئەواندا لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات بە ئاشکرا خستە دژایەتی و یان پشتیوانێکی شەرمنیانە. ئەمڕۆکە لەو شاپەرستانەی کە بە شۆڕشی 1357 لە دەسەڵات کەوتن تاکو بەرەی ئیسلاحخوازانی حکوومەتی هەمویان لە هاوپەیمانیەکی ڕانەگەیاندراودا کەوتونەتە خۆ تا کەشتی ڕوو لە نقمبوونی کۆماری ئیسلامی بە پشتیوانی ئیمپریالیستەکان بگەینە کنارێکی ئەمن و خۆیان بەبێ ئەوەی ناوەرۆکی ستەمکارانە و چەوسێنەرانەی ئەو ڕژیمە بگۆڕن جێگەی بگرنەوە. بەڵام لەبەرەی شۆڕشدا و لەسەر شقام و لە گۆڕەپانی کردەوە و ڕوبەڕووبوونەوەی ڕۆژانەدا نەبۆنێک لە سازش و نە دەنگێکی تەسلیم بوون لە بەرامبەر قاتڵان و بکوژانی 43 ساڵی ڕابردووی خەڵکی ئێران و دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ئیستا نابیسرێت. 8 مارسی ئەمساڵ ڕۆژێکە کە دوای 44 ساڵ جارێکی تر بزوتنەوەی یەکسانی خوازانەی ژنان و پیاوانی ئازادی خواز بە 8 مارسی ساڵی 1357 دوای ڕووخانی ئیستبدادی سەڵتەنەتی بە ئامادەبوونی بەرینی ملیۆنی ژنان لەسەر شقامەکانی ئێران لە تاران دەبەستێتەوە. ئەو کات و لەم ڕۆژەدا بزوتنەوەی ژنانی یەکسانی خواز
کە مەترسی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتوویان هەست پێ دەکرد گەیشتە لووتکە. خومینی وەکو دامەزرێنەر و ڕێبەری سیاسی مەسهەبی نظامی تازە بەدەسەڵات گەیشتووی ئیسلامی ترسی خۆی لە بزوتنەوەی ژنان نەشاردەوە و دەستوری سەرکوتکردنی ژنان شاردنەوەیان لەژێر حجاب و پۆشینی ئیسلامدا کە ئامرازی سەرکوت و سوکایەتی و بێمافی ژنە بە پشتبەستن بە یاسا و ڕیسای دینی دەرکرد. ئێرانی ژێر حاکمیەتی کۆماری ئیسلامی وەک نمونەی بەرچاوی حکوومەتی دینی پشتیوانی نظامی جنایەتی سەرمایەداری لە هەمان سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ڕژیمەوە یەکێک لە پایە سەرەکیەکانی مانەوەی خۆی لەسەر زەوتکردنی مافی ئینسانی و سەرەتاییەکانی ژنان دامەزراند. ئەم ڕژیمە وەک نوێنەری بربەریەتی نظامی سەرمایەداری دوو باسکی مەسهەب و پیاوسالاری بە هەموو هێزەوە لە دژی ژنان بەکارهێنا. بێبەزایانەترین شێوازی توندوتیژی و سوکایەتی لە دژی ژنان لە ڕژیمی ئیسلامیدا بوون بە یاسا. منداڵ هاوسەری پەرەدان بە لەشفرۆشی لە ژێر ناوی سیغە، لێخۆشبوونی یاسایی سەبارەت بە کوشتنی ژنان بە بیانووی ناموسی، بێبەشکردنی ژنان لە مافی سەرپەرستیکردنی منداڵ، زەوتکرانی مافی دادوەری و قەزاوەت لە ژنان، زەوتکرانی مافی سەفەرکردن بە بێ ئیجازەی پیاوان، بە یاسایی بوونی مافی دوژن لە بەرامبەر یەک پیاودا تەنیا بەشێک لە یاساکانی دژی ژنن لە ڕژیمی ئیسلامیدا. بەڵام بە بەرینایی ئاستی وەحشیگەری و سەرکوتی کۆماری ئیسلامی دژ بە ژنان، خۆڕاگری و نەبەردی ژنان لە کۆمەڵدا لە شوێنی کار و بنەماڵە یەکێک لە سفاتی درۆشاوەی خەباتی شۆڕژگێڕانەی ئەم چواردەیەی دوایی ژنانی ئێران بووە. خەباتێک کە لە ئەمڕۆدا ئاڵا هەڵگری شۆڕشی نوێی ژن ژیان ئازادی نەتەنیا لە ئێران بەڵکو لە ناوچەکە و لە دنیادا و موژدەبەخشی داهاتوویەکی درۆشاوەیە بۆ سەرجەم مرۆڤایەتی. 8 مارسی 2023 بە پشتبەستن بە شۆڕشی ژینا و کاریگەریە جیهانیەکانی دەتوانێت لە هەمان کاتدا ڕۆژی بەرزکردنەوەی ئاڵای خەبات دژ بە نایەکسانی جنسیەتی لە سەرتاسەری دنیادا بێت. ڕۆژێکی ورەبەخش بێت بۆ ژنانی گیرۆدەی دەستی تاڵبان لە ئەفغانستان، لە وڵاتانی ڕۆژهەڵاتی نێوڕاست و قارەی ئافریقا کە پڕە لە فەرهەنگی مەسهەبی پیاوسالاری و دژی ژن. پیاوانی ئازادی خواز و یەکسانی خواز دەتوانن و پێویستە دەست لە نێو دەستی یەک لە دژی فەرهەنگ و یاسای دژە ژن و پیاوسالار، لە دژی شەڕ و بنیادگەرایی مەسهەبی، لە دژی ئاپاردایەتی جنسیەتی بۆ دفاع لە شۆڕشی ئێران تا گەیشتن بە مافەکانیان درێژە بە خەباتێکی شێلگیرانە بدەن. لە 8 مارسی ئەمساڵ ڕۆژی جیهانی ژندا پێویستە کە خیابان و مەیدانی شارەکان لە دنیا و لە ژێر کاریگەری ئەم شۆڕشەی ئیستادا لە ئێران ڕنگوبۆنێکی ژنانەتری بەخۆیەوە گرتووە بکەنە گۆڕەپانی خەبات و ناڕزایەتی دەربڕین. لەم ڕۆژەدا پێویستە ئەرتەشی ملیۆنی ژنان و پیاوانی کرێکار، ئینسانە ئازادی خواز و بەرابەری تەڵەبەکان، کۆمونیست و سوسیالیستەکان بە ئامادەبوون و لە ڕیزی یەکگرتوودا دەنگی ناڕزایەتی خۆیان لە دژی نظامی پڕ لە هەڵاواردنی سەرمایەداری و لە سەرۆیانەوە شەڕی کۆنەپەرستانە و ئیمپریالیستی لە ئوکراین، کوشتاری خەڵکی بێدفاع و مافخواز لە ئێران بانگەواز بکەن و موژدەدەری دنیایەکی دوور لە شەڕ و کوشتار، ستەم و سەرکوب دنیای سوسیالیزم بن کە ڕزگاری ژن تێدایە یەکێک لە پێشمەرجەکانی ڕزگاری بوونی کۆمەڵگایە. ئەمە تەنیا ئاواتێکی شیرینی دووردەست نییە، بەڵکو پێشمەرجەکانی وەدیهاتنی لە دنیای ئەمڕۆدا فراهەم بووە. ئێمە دڵنیاین کە ژنانی ستەم لێکراوی ئێران کە لەم دەورەیەدا بوون بە پێشەنگی بەدی دێنن. جارێکی تر 8 مارس ڕۆژی جیهانی ژنتان لێ پیرۆز بێت. کومیتەی ناوەندی کۆمەڵە 8 مارسی 2023 حەڤەی ڕەشەمەی 1401.